گفتوگۆ لەسەر سیاسەتی ئێران ناونیشانی ئەم کۆبوونەوەی ئێرانیە ئەمریکیەکانی واشنگتنە لەگەڵ ژمارەیەک لە سیناتۆر و کاربەدەستانی پێشووی ئیدارەی ئەمریکا. کۆبوونەوەکە لەسەر وەختێکدایە کە زۆرێک لە ئامادەبوانی ئەم کۆبوونەوەی چاوەڕوانن. ئێران لەم شەڕەی نێوان حەماس و ئیسرائیل تا ڕادەیەک پریشکی بەرکەوێت. کۆبوونەوەکە لەلایەن ڕێکخراوی ئێرانیە ئەمریکایەکانەوە ڕێکخراوە کە ژمارەیەک سناتۆر و ژەنڕاڵ و کاربەدەستی پێشووی ئەمریکا بەشدارن. باسکردن لەوەی کە چۆن پشتگیری خەڵکی ئێران و ئۆپۆزیسیۆن بکەن وەک دەواازەیەک بۆ هێنانەکایەی گۆڕانکاری لە ئێراندا کە ئێران بە تەنها تاوانبار نییە دژی خەڵکی خۆی و لە سێدارەدانیان بەڵکو و پشتیوانی تیرۆریزمی جیهانیش دەکات. خۆپیشاندانە ناڕزایەتەکانی چەند مانجی ڕابردووی ئێرانیەکان لە ناوخۆ و دەرەوە تاسەری و یەکگرتوو بوو. هەرچەندە ڕژێمی ئێران دەستی بەسەر خۆپیشاندانەکاندا گرت، بەڵام تێکۆشانە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوە بەردەوامە. لەو بڕوایەدام دەبێت لە چالاکیەکانی ئێران بڕوانین بە هەر شێوەیە کە بتوانین سەبارەت بە چالاکیەکانی و پشتگیریکردنی گروپە تێرۆریستیەکان لە ناوچەکەدا. دەبێت ئەوەش لە بەرچاو بگرین کە چۆن خەڵکی ئێران و ڕوبەڕووی تونند و تیژی زۆر و ستەم و فشار دەبنەوە لە نێوخۆی ئێراندا. ئێمە لە پشودانی کۆتایی هەفتەین دەگەڵ ئەو دوو دۆستەم هاتووین. دیارە ئەو دۆستان ڕێکی خستووە. خۆمان ئاگامان لێ نەبوو دوێنێ شەو زانیمان کە دەبێت ئەمڕۆ لە پێشبڕکێکەدا بەشدار بین. لە شەڕی ئەم جارەی نێوان حەماس و ئیسرائیل پشتیوانی ئێران لە حەماس نادیدە ناکرێت. لێدانی هێزە ئەمریکایەکانیش لەلایەن چەکدارانی سەر بە ئێران لە عێراق و سووریا لێکەوتەی سیاسی و سەربازی خۆی بێت. دوالێدوانی سەرۆکی ئەمریکاش بۆ خامنەیی بوو. داخۆ سیاسەتی ئیدارەی بایدن لە دژی ئێران دەگا بەکوێ؟ ئاگاهیدانەکەمان بەایەتوڵڵا سەبارەت بەوەیە ئەگەر بەردەوام بن لە جمجۆڵەکانیان دژی ئەو هێزانەمان ئەوە وەڵام دەدرێنەوە و پێویستی شەخۆیان بۆ ئەو وەڵامە ئامادە بکەن. زۆرێک لە ئێرانیەکانی تاراوگا کۆکن لەسەر ئەوەی هەر گۆڕانکاریەک لە ئێراندا ڕوو بدات ناخوازن هێزی دەرەکی بەشێک بێت لە چارەسەری ئیدی ڕوون نییە. فشاری ئابووری و سیاسی بۆ سەر ئێران بە چه ئاکامەیەگا؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.